یارەکانی هەفتەی 12 خولی پلەیکیانەکانی کوردستان کۆتاییاتوانەی ئاشتیش لە یاریگای خۆی سنوورێکی بۆ بردنەوەکانی چەمچەماڵ یەکەمی ڕیزبەند و گەڕاوە بۆ نایابدانا و ئاهەنگگێڕانیانی میوانیش دواکەوت بۆ هەفتەکانی کۆتایی بۆ بوون بە پاڵەوانی خولەکە. سەرەڕای سەرکەوتنی بۆ خولەی نایابی کوردستان، بەڵام یانەی چەمچەماڵ نەیتوانی ئەم هەفتەیەش ئاهەنگی بوون بە پاڵەوان بگێڕێت و لەگەڵ یانەی ئاشتی خاوەن یاریگاش بەرامبەر دەبێت. لێکێک لە یاریەکانی هەفتەی 12 خولی پلەیەکی کوردستان، یانەی ئاشتی لە یاریگای خۆی میوانداری چەمچەماڵ و هاندەرە زۆرەکەی کرد. جیاواز لە یانە بەشداربووەکانی خولەکە، یانەی چەمچەماڵ لە ناوە و دەرەوە یاریگای خۆی بە پاڵپشتی هاندەرە زۆرەکەی توانیوێتی ئاستێکی بەهێز و ئەنجامێکی گەورەش بەدەست بێنێت. بۆ ڕووبەڕووبوونەوەی یانەی ئاشتیش هاندەرەکەی دیمەنی یاریگاکەیان زیاتر ڕازاند بوویەوە. گێمی یەکەمی یاریەکە سەرەڕای هێرشی یاریزانانی هەردوویانە، بەڵام نەیانتوانی مەترسی بۆ سەر گۆڵی یەکتری دروست بکەن و ئەو گێمەش بەبێ گۆڵ کۆتایی هات. گێمی دووەمیش بە هەمان شێوە سەرەڕای لە دەستدانی چەندین هێرش لەلایەن یاریزانانی هەردوویانەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ و گۆڵی هەردوویانەش بە خاوێنی مایەوە. دوای سێ خولەک کاتی زیاد کراویش ناو بژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و هەردوویانش بە خاڵێک یاریگایان جێهێشت. بەتاشی لە ئاسی یاریزانەکانمان ڕازی نێمە چەند یاریەکە توانیان ئاسێکی باش پێشکەن. بەڕاستیمە پێشتر مەجموعەیەک مۆتەریفمانە، مۆتەریفەکانمان زناوتمان کە ئێمە لە دابەزین ڕزگارمان بە احتیمال خێن سەر یاریزانەکانی خۆمان کە بتوانین بۆ ساڵێکی شەڵا ئەم پێگاتەیە بمێنێتەوە. ئاسیان زۆر باش بوو، چەمچەماڵیش یانێکی کەم نییە لە ڕیزبەندی یەکەمایە. ئەوەی کە ئێمە ویستمان کردیان، بەڵام بەس گۆڵمان کەم بوو، هەلیشمان بواتەوە نەماتوانین گۆڵی پێ بکەین. لە ئاسی تیپەکەمان ڕازی بووین بەگشتی، لەبەرەوەی ئێمە پێگاتی تیپی ئێمە ئەم ساڵ یەک یاریزانی تیاماوەکە یاریزانی پار بوو بێ، هەموو یاریزانەکان گۆڕی و گۆڕانکاری تەواومان کرد لە تیپەکەیە بۆ ساڵی ئایندا هەوڵێنەوە تیپە بێڵینەوە. تا ڕادەیەک ئێمە بە ئەنجامەکە ڕازی بووین. هەرچەندە لە ئاستیانی ئاشتی کەم ناکەم و کەنلاو یاریگای خۆیان ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد. وەڵام ئێمە چاومان لەسەر خاڵ یاریەکە بوو بۆ ئەوی بتوانین نازناوەکە دەستەبەر بکەین پلەی یەکەمی. سپاس بۆخوا خاڵێکیش گرنگە بۆ ئێمە، هەرچەندە پێشترش گلەیم لە سافی ناو بژیوانان کرد بە حەقەت ئەمڕۆ لە ئاستێکی وەکو پێویستان نەبوون بەداخەوە لە یارێکی ئاوا چارنووساز کە بۆ یانەی چەمچەماڵ یەکلاکەرەوە بوو بۆ نازناوەکە ستافێک مۆفەق نەبوون. زۆر گلەیمان لیان هەیە. هیوادارم لەم یاریە گرنگانەیە یەکی تۆپی کوردستان ستافێکی سەرکەوتوتر، ستافێکی شارەزاتر دەستنیشان بکات بۆ ئەوی یاریەکە تاموچێژێکی تر بە خولەکە. بەو بەرامبەربوونە یانەی ئاشتی خاڵەکانی بوون بە 15 خاڵ و چووە پلەی پێنجەمی ڕیزبەندی و یانەی چەمچەماڵیش بە 24 خاڵ بەتەنیا لەسەر و ڕیزبەندی خولی پلەیەکی کوردستاندایە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی، پەیام، سلەیمانی.